داواکارم لە خوای گەورە لە هەنگاو تاوانەکانمان خۆش بێت عاقبەتمان بەخێر بگەڕێ خوای ئەمن و ئەمانمان لێ تێک نەدەی خوای ئەوەی ئەمن و ئەمانمان لێ تێکەدا ئەوەی سیحەت و عافیەتمان ئەشێوێنێ ئەوەی ژەهر خواردومانەکە ئەوەی وڵاتمان پڕ ژەهرەکە ئەوەی وڵاتمان تێکەدا ئەوەی تیرۆر پیشەیەتی ئەوەی گەنجان ئەکوژێ ئەوەی لە گەنج هەڵەدا ئەوەی گەنجی ئەم وڵاتەوە لێکە کە وڵات بەجێ بێڵێ ئەوەی کەوا وامان لێکە کە دڵمان بەم وڵاتە خۆش نەبێ ئەوەی وامان لێکە کەوا عەلەمی کوردستان خاتە ژێری پێی یا ڕەبی خوایە ئەوانە بگری خوا ئەوان ڕسواکەی یا ڕەبی خوایە لە کۆڵمانیان کەیتەوە کە کەسانێک وایان لێبێ لەم وڵاتە ئەو عەلەمەکە خاوەنی چەندەها شەهیدە چەندەها شەهید و تەزحیە و ئەنفال و کیمیایی لە پەنادراوە ئێستا خەڵکانێکی نەزان و نەفام تەمەنەوە دەوشەت بەسە خۆی بۆ خۆی ئەو گەنجەکە ئەوەکە داوای حەقیقەکە عەلەمی کوردستان ناغاتە ژێری پێی بەڵام کەسانێک کە ئەوەکەن بەڕاستی هەم دەسە و هەم کەسانێک ئەوەندە ڕقیان نەدڵە بەرامبەر ئەم تاغوت و منهوڕانە بەرامبەر ئەم فەراعینانە بەرامبەر ئەمانە کە ڕووی فیرعەون سپی کردووە کە عەلەمی کوردستان خاتە ژێری پێی خوایە لەم فیرعەونانەی قبوڵ نەکەی یا ڕەبی خوایە لیان قبوڵ نەکەی خوایە ئەمن و ئەمانی لە ئێمە تێک نەدەی خوایە سیحەت و عافیەتمان لێ نەشێوێنی یا ڕەبی خوایە بۆمانی زیادکەی خوایە ئێمە عەبدی تۆین ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین تۆ خوایەکی گەورەی ئێمەی خالقی ئێمەی رازقی ئێمەی ناصری ئێمەی معینی ئێمەی پەروەردگارە لێت ئەپارێنەوە لێمان خۆش بە یا ڕەبی خوایە لێمان خۆش بە یا ڕەبی خوایە لێمان خۆش بە عاقبەتمان بەخێر بگەڕە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە یا ڕەبی خوای دادی گەنجانمان بە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕە ژیانی گەنجانمان خۆشکە دڵیان خۆشکە ئەوانەی دڵی گەنجانمان ئەشێنن ئەوانەی دڵی گەنجان ئەتۆرێنن ئەوانەی ئەم وڵاتە وێرانەکەن ئەوانەی کوڕ و کچی ئەم وڵاتە بە زاڵم و بە مزیم و تیرۆ دەسزان خوایە لیان قبوڵ نەکەی خوایە جەرگیان سووتێنی خوایە جێش و جاشیان تێک دەی بەسەرێکە خوایە لێت ئەپاڕێنەوە بەڵاو فیتنەی زاڵم و ستەمکار لە ئێمە لادەی خوایە بیشکێنتەوە بەسەر خۆیانە بەسەر جێش و جاشی خۆیانە لەم میلەتەی لادەی لەم هەژارانەی لادەی خوایە حەق و مافمان بۆ بسێنی تۆڵەمان بۆ بسێنی خوایە بەس داوە لە تۆ ئەکەین بەس تۆ ئەتوانی حەقمان بۆ بسێنی پەروەردگارە خوایە حەق و تۆڵەمان بۆ بسێنی لە زاڵم و لە ستەمکار ئەوەی نانمان ئەبڕێ قوتمان ئەبڕێ وڵاتمان وێرانەکە خوایە لێ قبوڵ مەکەی یا ڕەبی خوایە لێت ئەپارێنەوە بارانی بەڕەحمەتمان بارێنە خوایە مەویسمان مەکە خوایە نائومێدمان مەکە خوایە محتاجی ڕەحمەتی تۆین خوایە بەهۆی کردەوەکانمانەوە زیاتر سزامان مەدە تۆ خوایەکی بەڕەحمی ئێمە عەبدی زەعیفین لاوازین تاوانبارین گوناهبارین ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین خوایە تۆبە بکەین لە دەرگای تۆدا پەروەردگارە خوایە لێمان خۆش بە خوایە لێمان خۆش بە خوایە ڕەحمەتی خۆت بەرەکاتی خۆت برژێنە بەسەرمانە بەرەکاتی ئاسمان برژێنە بەسەرمانە بەرەکاتی ئەرزمان بۆ دەرکەت لەکانمان یەخە دەم و زبان و داوێنمان پاکە دشمنی یەکتری نەبین باسی یەکتری نەکەین ڕقمان لە یەکتری نەبێ بوختان بۆ یەکتری نەکەین خیانەت لە یەکتری نەکەین خوایە صحەت و عافیەتێک پێت داین پەروەردگارە بۆمانی زیادکەی یا ڕەبی خوایە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک لە نەخۆشینی کۆرۆنا و باقی وەبا و نەخۆشیەکان خۆمان مناڵمان وڵاتمان نیشتیمانمان خوایە پارێزا بکەی خوایە ئەم نەخۆشی کۆرۆنا لەسەر هەموو مرۆڤایەتی هەڵگرە یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت خوایە لەبەر خاتری ناو جوانەکانی خۆت بە ئیمان و بمانژێنە بە ئیمان و بمان برێنە بە ئیمان و زیندومان کەرەوە لە ڕۆژی قیامەتیشا صحەت و عافیەتمان پێ بەخشە پەروەردگارە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر عەرشی خۆتە و سێبەری عەرشی خۆتە دامان بنێ کۆمان کەرەوە یا ڕەبی خوایە پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگمان بکا و دەرمان نەکا بۆ سەر حەوزی کەوسەر بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنەتوێنەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوایە شیفای نەخۆشەکانمان بێ شیفای نەخۆشەکانی ماڵەوەمان بێ شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بێ پەروەردگارە ئەوانەی کەوا داوای دوعای خەیریان نەکردوین منداڵیان نییە منداڵی ساڵحیان بەرێ هەیانە و مەفقودە و دیار نییە خوایە بەیەکیان شادکەیتەوە هەیانە و ساڵح نییە خوایە مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی مناڵی ئەوانی ساڵەکەی یا ڕەبی خوایە ئەو گیر و گرت و مەشاکیلەی لە بەینی خێزانەکانە هەیە و داوای دوعای خەیریان کردووە یا ڕەبی خوایە بۆیان چارەسەرکەی یا ڕەبی خوایە حەلیم فەرمووی یا ڕەبی خوایە ئەوانەی گەنجن و دانەمەزداون خوایە بە ئیمان و سیحەت و عافیەت و ڕزق و ڕۆزی حەڵاڵ و دایان مەزدێنی ئەوانەی کەوا دامەزاون خوایە تووشی حرام و تاوان و گوناهیان نەکەی تووشی فەقیری و شاری و داماویان نەکەی یا ڕەبی خوایە یانێت ئەپارڕێنەوە یارمەتیان بە ڕزق و ڕۆزی حەڵاڵی ئەوان و ئێمەش بە یا ڕەبی خوایە یانێت ئەپارڕێنەوە بارانی بە ڕەحمەتت لێ داواکەین پەروەردگارە
کات زۆر درەنگە لای ئێمە بەڵام ئێمە نازانین لە عیلمی تۆ لە کاری تۆ پەروەردگارە یا ڕەبی خوایە گیان بارانی بەڕەحمەت بۆ وڵاتمان ببارێنە کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە بە گرانی و ناڕەحەتی و دامایی و هەژاری و ستەم لێکراوی و مەزلومی یا ڕەبی خوایە مەمان کوژە بە عیزەت و سەربەرزی و بمان ژێنە و بمان برنە و زیندومان کەرەوە آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين